إمام غزالي أفرمي أقاتان لي دلطان جيقي شياطين نتيان نبتو الله والله أقر جي شياطين نتيا كردوا أو عند أعمالي خراب نتيا كرد الله أوكاتك ذكري خواكي توزك شياطين دورك ونو بلام جيقيان هي ينو جيقي كيف ويا الله بلام أقر جيقي شياطين نتيان نبو يكجروت يا الله يكجروت سبحان الله جاريوت الحمد لله بهي شواز الشياطين نزيكي أو الله ما كونه مفسدات كان شين كامانن ضلي إنسان أجنين وبيكل شيء يكمين دانيان بريتيا لكثرة المخالطة أوي إنسان زور تيكاليبك علماني بيشو أولياء بيشو قد زور تيكالايو خلقيان نكردو همو كاتكان خلقا سرب نكردو زورك لكاتكان لقل خويانا بون بري لقل خلقا بو أم زماني إما زماني عكسه شاشة كان وهاي اللي كردين إما هميشة لقل شتي ترا أجين كانك لقل خومانا أجين شو هتاني وشو لفيسبوك وطوري كومالاياتي تو بيواندي لقل خلقا هاي قصة لقل خلقا للروشة قصة لقل خلقا أي كيت هي قصة لقل خوايا بكر ويشك لوش تاني كدلي إنسان أمرينت أي جنينة فاسدي أكا بريتي لو يزور تيكلاوي خلق وزور قصة كردن لكارو باري دنيا خلق بخو أمره برواكن هيش كاتر نبوه ملتي كل بقدر أمره باي بزيب أتو سير كان هر هو من إخبار علينا كومل الدرو من بوه كان إمش أيلينو ناساني رجع ألين هالبجارن زور باشا ألين باشا ألين زور خرابة ألين خراب وين يكردو إما التوجيهي أم آلتنا كين برواكن إما شون إنساني كي آلي أجي إعازي أدريتي وأمجاوة خريكي إما أهمان ليه شاشة كان إعاز ما ندني مقصي إعاز كان كينو ورجالان مجالس كان إما بربو للصلوات بربو للذكر إخوة خلق دائنيشي هادي إخوة أكردوا بياويكي بيري داما ولا لديك أبيني أمن ددلي باقبو كم جار هبو حفتيك وسريع تيبرا سرداني قوري دايكو باوكي نكا سرداني قوري خز مكاني نكا هرشي آدابي جواني إسلامية جيبا جي أكرد إستا تصور أكي چندين كس هبي هر نازن قوري دايكو باوكي لكوي نازن خز مكاني لكوين زورشتی تر معانی گەورەی دین لە دەستماندا بەهۆی تێکەڵاوی زۆرەوە کاتێ بە خۆمان نەزانین کۆتایی بە هەموو شتێکمانی و دەرگاکانمان لێدا ئەخرێ بەڕێزەکانم ئێمە زۆر پێویستمان بەوەیە کە ڕۆحمان دڵمان زیندووکەینەوە کەم لەگەڵ خەڵکا بە وەرە زۆرتر لە خۆتا بژی مرۆڤ بۆ ناتوانێت لەگەڵ خۆیان بژی لەبەر یەک شت چونکە زۆر گوناهبار بەخوا ئینسانی ساق حەزەکە بەس لەگەڵ خۆیان بژی بینی خۆی خۆی ساتێکێتی دەوری چۆڵ بێ پەیوەندی لەگەڵ خۆیان بەس بەخوا ئەوەی کە پەیوەندی لەگەڵ خۆیان لاواز ئەبێ وای لێ حەز ناکە لەگەڵ خۆشیان دابنیشێ وای لێ زیاتر حەز ئەکا تێکەڵ بێ لەگەڵ خەڵکا بۆ خۆی ون کرد ئەوە مفسیدی یەکەمە بۆ دڵ بەمە زۆر خراپ ئەگەنێ لەم زەمەنا ئێمە زۆر پێویستمان بەوەی ئەبێ بەرنامەمان دانابێ ناکرێت شەو ڕۆژ فەیسبوک بەرنامە بۆ من دابنێ تۆڕی کۆمەڵایەتی من ڕاکێشێ ناکرێت بڕواکەی جاریوە هەیە بابەتێکی نووسیوە 5-6 دقە جارە سێرەکە ئەرەوەڵا لایکەکانم گەیشتە ئەوەندە نازانم کۆمێنتەکان گەیشتە ئەوەندە یعنی سبحان الله کە ئەنەما هەرچی کاری ئەم کەسەی لەما کۆبووەتەوە والله ئەمە کافر بەبێ هۆ دروستی نەکرد بۆ وڵاتی خۆیان بۆ دروستیان کرد لەبەرەی کۆمەڵایەتی نەبوون بۆی خەڵک شێت نەبێت لە ماڵەکانە ئەمەیان دروست کرد بۆ وڵاتی ئێمەش بوو بە نەگبەتی ئێمە وڵاتی کۆمەڵایەتین پێویستمان بەمە نییە بەڕێزەکانم ئەوە مفسیدی یەکەمە کە زۆر خەتەرە ئەبێ ئاگامان لێ بێت تێکەڵاوی کەم بکەینەوە پەیوەندی لەگەڵ خۆیان زیاد بکەین ئەخر معقولە لە 24 ساعات 23 ساعاتی من لەگەڵ خەڵکا بم ساعاتەکەی تریش لەگەڵ خۆیان نەبم بەڕێکی لەناو نوێژەکەمە هەن لە دەرەوە لەگەڵ خەڵکا بم ناکرێت ئینسانی موسڵمان ئەبێ خاوەنی خۆی بێ نابێ هەموو شتێ بە وەکو هەوا بهێنێت و بیبە نابێ ئەلامێکی درۆزن بەم سەری دنیا بۆ ئەو سەری دنیا ڕایکێشێ بیبە ئەبێ دامەزراوە بێ لەسەر پێخۆی وەستاوە بێ ئەوە مفسیدی یەکەمە مفسیدی دووەم بریتێ لە تەمەنی ئەوەی ئینسان بچێتە ناو دەریای ئاواتەکانەوە هیواکانەوە بەردەوام هیوای دوور و درێژ بخوازێ بەخوا خەیاڵ ئێمە کوشتووە خەیاڵی چیش خەیاڵێکی دینی نا خەیاڵی هەموو دنیاوی هاتۆ سیرکەن لە ناو نوێژەکەشتا تۆ خەیاڵ هەر لە دنیایە حەیات هەر هەموو لەگەڵ دنیایە بەڕێزەکانم ئێمە زۆر گرنگە ئاگامان لە خەیاڵەکەمان بێ واللهی ئەبێ ئینسانی ئیماندار
ڕۆح و دڵ و ذهن و فکر و هەر هەمووی لە پێناوی دینە سەرفکە بێ خەیاڵی لە پێناو دینا بێ ئەم فەرمایشتەی پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەگەر کەسێک مسلمانێکی بینی مسلمانێکی خواناس سێری کرد ئەبەخشێ بە ماڵەکەی تی ئای خۆزگە خوای گیان من وەکو ئەم مسلمانە هەم بوایە تەقوای تۆم پێ جێبەجێ کردایە حاجەتی خەڵکم پێ جێبەجێ کردایە مافەکەی زەکاتەکەیم لێ دەرکردایە هەر کەس خزم و دۆستم بوو بەسەرم کردایەتەوە هاوکاریم کردایە ئەفەرمێ سبحان الله ئەم کەسە ئەم تەمەنیەکە لە دڵیا هەیەتی وەکو ئەو ئەجری بۆ ئەنووسری تەمەنی خراپ بووە تەسەوڕ نەکەی گوناهمان لەسەر نانووسرێ ئەمە فکرەیەکی زۆر خەتەر لە کوردستانە دروست بووە پێمان وایە خەیاڵی خراپ گوناهمان لەسەر نانووسرێ ئیمامی غەزالی ئەفەرمێ خەیاڵی خراپ ئەگەر ئیرادە لە دڵا لەگەڵ یا بوو یەکسەر بە خراپە ئەنووسرێ ئەگەر ئیرادەی خراپ لە دڵا بوو لەگەڵ یا بە خراپە لەسەر ئەنووسرێ واتە ئەگەر خەیاڵت کرد و عەزمت هەبوو ئەو گوناهەکەی ڕێک گوناهەکە لەسەر ئەنووسرێ وهانیە بڵێ وەڵا گوناهەکەم لەسەر نانووسرێ گوناهێک لەسەر ئەنووسرێ چونکە عەزم هەرچی کردەوەی ئینسانە بە عەزمە عەزمی چاک خێرت بۆ ئەنووسرێ عەزمی خراپت بۆ ئەنووسرێ فەرموو کەسێک نوێژێکی جوان لێرە جێبەجێ ئەکا عەزمی دڵی خراپ نیەتی خراپ ئایا ئەجری دەستگیرە بێ کابوو إنما الأعمال بالنيات أبي أجمل لعزم به هر خيالي عزمي لقل دروس بو خيالي الشهوات حركي شهوتي لتويا دروس كل أو بجناه لسرد مسرة خيالي مال إرادي هيا كرني مالي بحرام لتويا دروس كل توا أو بجناه لسرد مسرة وتصورنا كي خيال لسردنا مسرة بويا مفسدي دوهم بودل كدل أجانين خرابي أكابريتي لا خيالي خراب سهمين دانا ك دڵ کاول ئەکا ئیفسادی ئەکا تووشی بەڵای زۆر گەورەی ئەکا ئەوەیە کە دڵی ئینسان پەیوەست بێ بە خێری خواوە عەزیزام لەوە سیاسەمە بڵێن وەڵا دڵمان ئەلحەمدوللا پەیوەست نییە بە خێری خواوە هەموو دڵمان پەیوەندی هەیە بەخواوە بەخوا لە سەرمانگە ئەوە چاوەکەی بۆی مەعاشەکە و بێ پەیوەندی نییە لەگەڵ خوایە دڵە سێری مەعاشەکە سەی دنیا ئەکا کاکە وەڵڵاهی پەیوەندی لەگەڵ خۆیان هەبێ دنیا خۆی ڕائەکە بە دواتر ناڵێن ماڵت نەبێ ماڵی دنیا بە هەمووی هی تۆ بێ کوڕەی زەوی بە هەمووی هی تۆ بێ بەس نابێت چاوت شۆڕ بێ بۆی نابێت دڵت پەیوەست بێ پێوەی نابێت ئاعتیمادی لەسەری دابنەی بەخوا ئیتر پارەم هەیە لە هیچ شتێک ناترسم من اعتمد على ماله قل هەر کەس اعتیماد لەسەر ماڵی دانێ ماڵەکەی ئەفەوتێ نامێنێ کەمە بێتەوە اعتیماد نابێت لەسەر عەقڵ دانێ من اعتمد على عقله اختل والله شيت بي عقل كامية أبي إنسان اعتمادي لسر خوابه جل جلاله هر دلك پەیوەندی کرد بە غەیری خواوە دڵنیا بە ئەو دڵە تووشی نەخۆشیات و پێویستی بە چارەسەر هەیە ئەمانەی کە عەرزانەکەم دەردی دڵە مخالەفەی زۆر خەیاڵاتی زۆر پەیوەندی بوون بە غەیری خواوە ئەمە نەخۆشین لەناو دڵە دڵ ئەگەنێنێ ئیفسادی ئەکا پەیوەندی لەگەڵ خۆیە لاواز ئەکا ڕەبط لەگەڵ خۆیە ئەپچڕێنێ چوارەمین دانە بریتیە لە خواردنی زۆر پێنجەمین دانە بریتیە لە خەوتنی زۆر